بیرکاری پۆلی سێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لە پەڕا 7. بابەتی لێکدان لەگەڵ چار. قوتابیانی پۆلی سێم بە 6 ئۆتۆمبیل چوونە شاری یاری. هەر ئۆتۆمبیلێک 4 قوتابی هەڵدەگرت. ئایا ژمارەی قوتابیەکان چەندە؟ بۆ ئەوەی بتوانین بزانین ژمارە قوتابیەکان چەندە، پێویستە ژمارە 6 بینین، لێکی بدەین لەگەڵ ژمارە 4. 6 لە 4 بدا بۆ دۆزینەوەی ژمارەی قوتابیان 6 جاران 4 یەکسانە بە 24. کوزانیم یەکسانە بە 24 لێرە لە خشتەی لێکدان نووسرایە. ئەو خشتەی لێکدانم هەیە لێرە پێک هاتیە لە ستون و ڕیز. ڕیز واتە ئەوها ڕیزی یەکەم، ڕیزی دووەم هەتا دەگەینە ڕیزی دەیەم، و ستونەکانیش ستونی یەکەم، ستونی دووەم هەتا دەگەینە ستونی دەیەم. چونکە ئەمن دەمەوێ 6 جارانی چاری بکەم لە لێرە لەو ستونە شینەی دەگەڕێم بە دوای ژمارە 6. ئەوە ژمارە 6. لەو ڕیزە زەردەش دەگەڕێم بە دوای ژمارە 4. ئەوجە پاشان دەچم ڕاست و ڕاست دەڕۆم لە 6ەوە، لێرەش ڕاست و ڕاست دەڕۆم لە 4 هەتا ئەو دوو هێڵە یەکتر دەبڕن. لە کاتی یەکتر بڕین ئەو ژمارە ئەنجامی لێکدانە، کەواتە 24 ئەنجامی لێکدانی 6 لەگەڵ 4. کەواتە ئەمن دەبی بە ڕاست و ڕاستی بڕۆم ئەوها لە کاتی بۆ وێنە 4ەکەم هەیە، ئەوها بە ڕاست و ڕاستی بێم. لێرەش کە 6م هەیە ئەویش هەر ئەوها بە ڕاست بڕۆم هەتا ئەو دوو هێڵە یەکتری دەبڕن. ئەو هێڵە بۆ وێنە ئەو هێڵە لەگەڵ ئەو هێڵەی ئەوجا ژمارەکەی بخینمەوە ژمارە 24 لێرە. ئەوە بەکارهێنانی خشتەی لێکدان. بۆ وێنە ئەگەرە من بمەوێ بزانم 3 جار 7 دەکات چەند. 3ەکەی لێرە تەمەشا دەکەم ئەوها، ئەوجە دەڕۆم هەتا بەرامبەری 7. 7ش لێرە تەمەشا دەکەم بەرامبەری 3. 7ەکە کە بۆ بەرامبەری 3 ئەو ژمارە ئەنجامی لێکدانە. 3 لێرە و 7 لێرە. بەڕاستی ئەمن دەبی بێمە خوارێ و هەمیشە بچمە لای دەستی چەپ هەتا بزانم ئەنجامی لێکدانەکە یەکسانە بە چەند. ئەگەر بمەوێ بزانم بۆ وێنە 4 جار 5 دەکات چەند، لێرە تەمەشای 4 دەکەم، ئەوها دەڕۆم هەتا بەرامبەری ژمارە 5 لێرە. لێرەش تەمەشای 5ەکەی دەکەم، ئەوها دێمە خوارێ هەتا دەگاتە بەرامبەری 4. ئەو ژمارەی دەخینمەوە. ژمارە چەندە؟ 20. کەواتە 4 جار 5 یەکسانە بە 20. ئەوجە ئێستا لێرە چ نووسرایە؟ پێویستە خشتەی لێکدانی بەرامبەر بەکاربێنی بۆ شیکارکردنی پرسیارەکە. ئەگەر ویستت ئەنجامی لێکدانی دوو ژمارە بدۆزیەوە، ئەو ژمارەیە بخوێنەوە کە دەکەوێتە یەکتر بڕینی ڕیزی ژمارە یەکەم لەگەڵ ستونی ژمارەی دووەم. هیچ کێشە نییە ئەگەر ستونی ژمارە یەکەم و ڕیزی ژمارە 2. بەڵام ئەمن هەمووشە دەبی لێرە بگەڕێم بە دوای ژمارەکان و لێرەش بگەڕێم بە دوای ژمارەکان، ئەوجا یەکتر بڕینیان ئەنجامی لێکدانە. ئەنجامی یەکتر بڕینی ڕیزی ژمارە 6 لەگەڵ ستونی ژمارە 4 6 جاران 4 یەکسانە بە 24. 6 جاران 4 یان 4 جار 6 هەمان شتە. دەتوانم ئەوهاش بینووسم بە ستونی، ئەوهاش بینووسم بە ئاسۆی. زۆریش گرنگە بزانم ئەو 4 و 6 ناویان چییە.
ناویان کۆڵکەی لێکدانە. کۆڵکەی لێکدان ئەنجامەکەش ناوی ئەنجامی لێکدانە. کۆڵکەی لێکدان و ئەنجامی لێکدان. ژمارەی قوتابیەکان 24 کەسە کە چووینە شاری یاری. 6 ئۆتۆمبیل 4 قوتابی لە هەر یەک ئۆتۆمبیل. لەبیر مەکە ئەنجامی لێکدانی هەر ژمارەیەک لە 4 ژمارەیەکی جووتە. زۆر ڕاستە، چونکە ئەم لێرە ئەگەر تەمەشای ڕیزی ژمارە 4 دەبینم هەموو ژمارەکان جووتن. 0 4 8 12 16 هەمویان جووتن. کاتە ژمارە 4 لە هەر چ بدەی هەر جووتە. ئەگەر ئەو 8 تەمەشای ژمارە 4ی ئەویش هەر دەبی. ئەگەر تەمەشایکەین ستونە ئەو ستونی ژمارە 4 ئەوی ژمارەکان هەمویان جووتن. هەمان شتە. کەواتە ئەگەر ژمارەکە بە خۆی جووت بوو لە هەر چ ژمارەیەکی بدەم هەر جووتە. بۆ وێنە ژمارە 2 چونکە جووتە لێرە هەموو ئەنجامەکان جووتن. 2 4 6 و 4یش هەروە هەمویان جووتن و 6یش هەموو ژمارەکان جووتن. 8 هەمویان جووتن و هەتا دوایی. ئەوجە هیچ کێشە نییە ئەگەرە من ئەو هات تەمەشای ژمارەکان بکەم یان بە ستونی تەمەشایان کەم. بۆ وێنە ئەو ستونی ژمارە 6 هەمویان دەبینین جووتن. یان ژمارە 4 ستونەکانیش هەموو جووتن. ژمارە 2 ژمارە 8 هەمویان جووتن چونکە ژمارەکە بە خۆی جووتە. لە کاتی لێکدان ئەنجامەکەش هەر جووتە. و زۆریش گرنگە بزانم هەر ژمارەیەک لێکی بدەم لەگەڵ 0 ئەنجامەکەی هەر 0. بۆ وێنە ئەگەرم بمەوێ 3 لێک بدەم لەگەڵ 0. 3 لێرە 0 هەر ئەنجامەکە هەر 0. 5 لەگەڵ 0 هەر 0. هەر ژمارەیەک لێکی بدەم لەگەڵ 0 ئەنجامەکە هەر دەکا 0 لە کاتی لێکدان. چۆن ڕوونی دەکەیەوە 2 جار 5 کۆ 2 جار 5 یەکسانە بە 4 جار 5 چونکە 2 جار 5 دەزانم دەکات 10. ئەگەر کۆی کەمەوە لەگەڵ 2 جار 5 ئەویش دەیە یەکسانە بە 20. ئەگەر بینم 4یش جارانی 5 بکەم لێرە 4 جارانی 5 ئەوە لێرە دەکاتە 20. 4 جار 5 دەکا 20. کەواتە هەر یەک شتە ئەنجامەکە. کامیان ئاسانترە بۆ دۆزینەوەی ئەنجامی لێکدانی 4 جار 6 یان 6 4 جار کۆ بکەیتەوە؟ ئایا ئەگەر 4 بینی لێکی بدەی لەگەڵ 6 ئاسانە یان 6 بینی کۆی بکەیەوە 4 جار واتە 6 کۆ 6 کۆ 6 دیسان کۆ 6. 6 و 6 12 12 و 6 18 18 و 6 24. بێگومان ئەوە دەگەڕێتەوە سەر هەر کەسەی بەخۆی کامەی پێ ئاسان بوو. ئەمن هەز دەکەم 4 جار 6 ئاسانترە یەکسەر دەکا 24 بە تایبەتی ئەگەر خشتەی لێکدان بەکاربینم. دەچمە لای چارەکەی لێرە بۆ وێنە شەشەکەش لێرە چونکە گوتمان هیچ کێشە نییە کوو بچم کامەی لەسەر ستونەکەی یان لەسەر ڕیزەکەی ئەوجە ئەنجامەکەی دەکاتە 24. بەڵام هەندێک کەس ڕەنگە هەست بکە کۆکردنەوە کە ئاسانە 6 کۆ 6 کۆ 6 ئەوە دەگەڕێتەوە سەر ئەو کەسەی وەڵامی ئەو پرسیارەی دەداتەوە. ئێستا تەواو بووم لە لاپەڕا 7. ئێستا دەچینە لای لاپەڕا 7. ڕوونی بکەوە چۆن خشتەی لێکدان بۆ دۆزینەوەی 4 جار 8 بەکاردەینی. دەچینە لای خشتەی لێکدان لێرە 4 جار لێرە 8یش لێرە هیچ کێشە نییە. بەڕاست و ڕاستی دەڕۆم هەتا دەگەمە بەرامبەری ئەو چارەی دەبینم ئەنجامەکە دەکاتە 32. یەکتر بڕینی 4 و 8 دەبی بکاتە 32. نابی ئەمن ئەو 28 وەرگرم ئەو 28 بەرامبەری 7کەیە
کەواتە تەنیا بەرامبەری هەشتەکەی 32 بەرامبەری چارەکەش لێک بدە. پرسیاری ژمارە 2. 2 جار 4 لە خشتەی لێکدان دەخینمەوە، دەزانم دەکاتە 8. پرسیاری 3. 9 جار 4 دیسان ئەگەر نەزانم دەچمە خشتەی لێکدان، ژمارە 9 لێرە تەمەشا دەکەم لەو ڕیزەی، و ژمارە 4 لێرە تەمەشا دەکەم لەو ستونەی. لا کاتی یەکتر بڕینی 4 لەگەڵ 9 لێرە دەبینم دەکاتە 36. 36 4 جار 9 یەکتر بڕینی 4 لەگەڵ 9. 4 جار 5 دەکاتە 20 و 4 جار 3 یەکسانە بە 12. ئێستا بێمە لای ڕاهێنان و شیکارکردنی پرسیارەکان. بۆشاییەکان پڕ بکەوە لە خشتەی لێکدان لەگەڵ 4. دیسان ئەمن دەتوانم سوود وەربگرم لە خشتەی لێکدان. 4 لێکی دەم یەکەم جار لەگەڵ 1 4. پاشان 4 دیسان لێکی دەم لەگەڵ 2 دەزانم دەکاتە 8. ئەوجا هەمان 4 لێکی دەم لەگەڵ 3 یەکسانە بە 12 و 4 لێکی دەم لەگەڵ 4 یەکسانە بە 16. لێرە دەنووسم 4 لێکی دەم لەگەڵ 5 یەکسانە بە 20 و 4 لەگەڵ 6 لێکی دەم یەکسانە بە 24. 4 جار 7 یەکسانە بە 28 و 4 جار 8 یەکسانە بە 32. 4 جار 9 یەکسانە بە 36. ئەگەر تەمەشای ئەو ژمارانە بکەم 4 و 8 4 زیاد بووە، 8 4 زۆرترە لە 4 و 4 دی زیاد بووە لەگەڵ 8 کۆی بکەمەوە دەبیتە 12 کە هەتا بچمە لای چەپ ژمارەکە گەورەتر دەبی بە 4 واتە 4 جار 10 دەبی بکاتە 40 چونکە 40 لە 36 گەورەترە بە 4 و هەتا دوای 4 جار 11 دەبی بکاتە 44. ئەمن تۆزە فێر دەبم لێکدان کووە و هەز دەکەم کە زۆر زەحمەت نییە ئەگەرە من تۆزێک بیری لێ بکەمەوە پەلەپەل نەکەم. بۆشایی پڕ بکەوە لە ڕاهێنانەکانی 7 هەتا 9. 7 پرسیاری 7 9 جار 0 دەکاتە چەند جار 4. چونکە 9 جار 0 ئەمن دەزانم دەکات 0 کەواتە 4 تەنیا جاران 0 ئەویش دەکات 0 چونکە لای ڕاست دەبی وەکو لای چەپبی لەبەر چ؟ چونکە هێمای یەکسانە بە واتە وەکو یەکە، هێمای یەکسانە بە. ئەو پرسیارە ڕەنگە ئاسان نەبی بەڵام لێرە ئەمن دەبی ژمارە 0 داهەنێم. پرسیاری 8 2 جار 9 ئەمن دەزانم دەکاتە 18. ئەدی 3 جاران چەندی بکەم هەتا ئەویش بکاتە 18 بێگومان دەبی 3 جارانی 6 بکەم کاتە لێرە دەنووسم 6. پرسیاری 9 4 جار 4 یەکسانە بە 16. ئەدی 2 جارانی چەندی بکەم هەتا بکاتە 16 2 جارانی 8 بکەم ئەویش دەکاتە 16. ئەو لایە یەکسان دەبی لەگەڵ ئەو لایە چونکە لە مابەینیان یەکسانم هەیە. پرسیاری 10 5 لە 4 بدە یەکسانە بە 20. 5 جاران 4 20. پرسیاری 11 ئەنجامی لێکدانی 4 و 9 چەندە؟ ئەمە زانیم 4 جاران 9 یەکسانە بە 36
لێرە دەنووسم 36. پرسیاری 12 ئەنجامی لێکدانی 7 لە 0 گوتمان هەر ژمارەك لێکی بدەم لەگەڵ 0 ئەنجامەکە هەردەکا 0. پرسیاری 13 ئەنجامی لێکدانی 1 لەگەڵ 12 لە کاتی لێکدانی 1 هەموو کات ژمارەکە هەر وەکو خۆی دەمینێتەوە ئەنجامەکە یەکسانە بە 12 ناگۆڕێ لە کاتی لێکدان. پرسیاری 14 لە باخچەیەکی ئاژەڵان 4 قەفەزی بولبول هەیە، هەر قەفەسێک 8 بولبولی تێدایە، ئایا ژمارەی بولبولەکان چەندن؟ بولبولیشیان هەڵە نووسیە، بولبول ئەوها دەنووسرێ بولبول ئەوها. چەند قەفەس هەیە؟ 4 دانە قەفەس هەیە، ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4. لە هەر قەفەزەی 8 بولبول هەیە، 8 دانە بولبول هەیە. هەتا بزانم هەموو بولبولەکان دەکەنە چەند دەبی 8 بینم لێکی بدەم لەگەڵ 4. ئەگەر نەزانم دەچمە خشتەی لێکدان بزانم 8 جاران 4 دەکات چەند. ئەگەر بزانم یەکسەر دەنووسم 8 جاران 4 یەکسانە بە 32. 8 جاران 4 یەکسانە بە 32. پرسیاری ژمارە 15 ئایا 6 جار 4 گەورەترە لە 3 جار 7 یان بچووکترە یان یەکسانە؟ 6 جار 4 لە خشتەی لێکدان دەزانم دەکاتە 24. 3 جار 7 لە خشتەی لێکدان دەزانم یەکسانە بە 21. ئایا 24 گەورەیە یان 21؟ بێگومان 24 گەورەترە، کەواتە دەنووسم گەورەترە، دەنووسم 24 گەورەترە لە 21. یان 6 جار 4 گەورەترە لە 3 جار 7 گەورەترە. پرسیاری 16 لەبەر ئەوەی 9 جاران 4 یەکسانە بە 36 دەزانین 9 جار 4 دەکات 36 و 10 جار 4 دەکات 40. ئایا 11 جاران 4 دەکات چەند؟ گوتمان کە ئەو ژمارانە هەمانە 4 4 4 بەڵام ژمارەکەی دی گەورە دەبی بە 1 9 دەبیتە 10 و دەبیتە 11 ئەنجامەکە گەورە دەبی بە 4 واتە 36 دەبیتە 40. 4 لۆ زیاد دەکرێ، مادام 40 4 لۆ زیاد دەکرێ دەبیتە 44 کاتە ئەنجامەکە یەکسانە بە 44. هەڵبژاردن لە هەمە جۆر. پرسیاری 17 لە قەفەسێکدا 6 کەروێشک هەیە، ئایا ژمارەی قاچەکانیان چەندە؟ 6 دانە کەروێشک هەیە، قاچەکانیان چونکە هەر یەک کەروێشک 4 دانە قاچی هەیە، هەتا بزانم قاچەکان هەمویان چەندن دەبی ئەمن 6 بینم جارانی 4 بکەم. 6 جار 4 یەکسانە بە 24 وەڵامەکە 24 قاچیان هەیە. ئێستا تەواو بووم لە لاپەڕە 71 و لاپەڕە 7 هەر تەواو بووین، کەواتە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.